یەکێکی تر لە جۆرەکانی فێڵکردن لە معاملەیە خۆشەویستەکانم بەیعی نەجەش، فرۆشتنی نەجەش. نەجەش چییە؟ ئەوەیە کە دوو کەس فێڵەکەن، خاوەن کاڵایەک لەگەڵ کەسێکی ترا فێڵێکا لە بەینیانە، ئەم شتەکە ئەفرۆشێ یان کەسێک دێتە سەر شتەکەی، بۆ نمونە سیارەیەکی هەیە کابرا لە مەعرەزای فرۆشێ، لە کاتێکا کە یەکێ دێتە سەر سیارەکە بۆ نمونە ئەڵێ من 150 گڵا بەم سیارادەم، زەرامێکی تر لەولاوە پیا ئەبێ لەگەڵ ئەما شەریکە و دەستی تێکەڵە، ئەڵێ کاکە من 155 کڕم، بۆ ئەوەی بیخاتە قیمەتەوە، خۆ نیەتی ئەوە نییە بیکڕێ، بەس مەبەستی ئەوەیە سیارەکە بخاتە قیمەتەوە، یان وا دەریخا کە ئەم سیارە زیاتر ئەهێنێ، ئەوە حرامە. و عکسەکەشی هەر حرامە، ئەویش ئەوەیە کە شتی خەڵک بێ قیمەت بکەی. بۆ نمونە کابرا شتێکی هەیە دەفتەرێکەکە، یەکێتێ لەولاوە ئەبینێت دووسێ کەس لە دەوری وەستاون، ئەڵێ کاکە ئەمە وەڵام ئەمە هیچ ئەمە ئەوە نایێنێ، ئەمە هەست 90 گڵا نایێنێ، درۆشەکە، ئەوێت لەگەڵ کڕیارەکەیە دەستی تێکەڵ کردووە ئەوێ بێ قیمەتی کا. طبعا ئەمە عەرز فرۆشەکان، خان و فرۆشەکان ئەمانش هەموو ئەگرێتەوە. کابرا کاتێک عەرزێکی هەیە مقدارێکەکە و لە شوێنێکی باشایە، ئەمان دوانسیانێ دەست تێکەڵەکەن ئەڕۆن بێقیمەتیەکەن بۆ ئەوەی کابرا بڵێ بەس لە کۆڵم بێتەوە. جا ئەوە لە قورئانە هاتووە، خوای تەعالا لە سوورەتی عەراف ئاەتی 85 ئەفەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم، شتی خەڵکی بێقیمەت مەکەن. خوای تەعالا قەومێکی لە ناودا، قەومی شوعەیب عەلەیه السەلام لە ناوی بردن لەبەر ئەوەی فێڵباز بوون، لە معاملە فێڵیان ئەکرد، وەکو لەو ئاەتەیە باس کراوە و ئیمامی ئیبن کەثیر لە تەفسیرەکەیان ڕوونی ئەکاتەوە.